کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشتەم. ئەم ڕۆژ لەگەڵتانە ئەبم بۆ باسکردنی وانەیەکی نوێ، هیوادارم سوودی لێوەربگرن. سەرەتاش با ڕیڤیویەکی چەند شتێکی وانەی پێشوو بکەینەوە کە پێویستمانە بێ بۆ وانەی ئەم ڕۆمان. If you remember that, in the previous lesson, we talked about alternate interior angles and alternate interior angle theorem and converse of alternate interior angle theorem. ئەگەر بیرتان بێ باسی alternate interior angleمان کرد و وتمان سیۆرمێکمان هەیە بۆ ئەم گۆشانە و کۆنڤێرسی سیۆرمەکەشمان هەیە. We say that alternate interior angles are the pair of angles formed between two lines cut by transversal. وتمان ئەو جوتە گۆشانن کە دروستە بن کاتێک دوو لاینمان هەبێت، لاینێک هەردووکیان ببڕێت بەم شێوەیە. و alternate interior ئەنگڵەکان بەم شێوەیە ئەبن، یان بەم شێوەیە. ئەو گۆشانی کە بە هەمان ڕەنگ دیاریمان کردووە ئەبێ بە alternate interior angle. و هەروەها سیۆرمێکمان هەبوو لەسەری کە ئەیوت چی؟ Alternate interior angle theorem says if two parallel line cut by transversal, then the pair of alternate interior angles are congruent. سیۆرمەکەمان ئەیوت چی؟ ئەیوت ئەگەر دوو لاینمان هەبێت بەم شێوەیە پاراڵێڵ بن، ئەمە هێمای پاراڵێڵە بۆ نمونە بۆ ئەم دوو لاینە. Line L and line M are parallel. Then the pair of alternate interior angle are congruent. کەواتە ئەمانتوانی بڵێین ئەگەر ئەمە ناویان لێ بنین گۆشەکان، ئەمانتوانی بڵێین مادەم دوو لاینەکەمان پاراڵێڵە و لاینێک بڕیوێتی، ئەمانتوانی بڕۆین angle 1 and angle 2 are congruent and angle 3 and angle 4 are congruent. ئەمە بەم شێوەیە بوو سیۆرمەکە. ئەیوت ئەگەر دوو لاینمان هەبێت ئەم دوو لاینە چی بن؟ پاراڵێڵ بن و لاینێک بیان بڕێت. ئێمە وتمان هەردوو لاینێک بیان بڕێت، alternate interior ئەنگڵمان بۆ دروستە بێت. ئەڵێت ئەگەر ئەم دوو لاینە پاراڵێڵ بن ئەوە alternate interior ئەنگڵەکان چیە بن؟ congruentە بن. بەڵام کۆنڤێرسی ئەو سیۆرمەشمان هەبوو کە ئەیوت چی؟ converse of alternate interior angle theorem ئەیوت if two coplanar line دوو لاینەکەمان ئەبێ لەسەر هەمان ڕوتەخت بن cut by transversal، ئەگەر دوو لاین لەلایەن لاینێکی ترەوە ببڕێت، so that the pair of alternate interior angles are congruent بە شێوەیەک کە ئەم alternate interior ئەنگڵانە چی بن؟ congruent بن. ئەگەر سیرکەن دوو لاینمان هەیە، لاینێک بڕیوێتی و بە شێوەیە بڕیوێتی کە ئەم گۆشەیە لەگەڵ ئەمەیە کۆنگرێنتە و ئەم گۆشەیەش لەگەڵ ئەم گۆشەیە کۆنگرێنتە. ئەوە then these two lines are parallel. ئەوە ئەمانتوانی بڵێن ئەو دوو لاینە چییە؟ پاراڵێڵە. کەواتە for example line L and line M are parallel. کەواتە ئەگەر سیرێکی بکەن
بە هەردووشی بۆ ئەوەی جیام بکەنەوە سیۆرمەکە لەگەڵ کۆنڤێرسەکە فەرقی چی بوو سیۆرمەکەی و ئەگەر دوو لاینمان هەبێت دوو لاینەکە چی بن پارالێڵ بن لاینێک بیان بڕێت ئەوە ئەڵتەرنایت ئینتیریەر ئەنگڵەکانمان کۆنگرێنتە بن کۆنڤێرسەکەی لێچی ئەڵێ ئەگەر دوو لاینمان هەبێت لاینێک بە شێوەیە بڕیبێتی کە ئەڵتەرنایت ئینتیریەر ئەنگڵەکانی چی بن کۆنگرێنت بن ئەوە دوو لاینەکەمان چیە بێت پارالێڵ ئەبێت کەواتە ڕێک کۆنڤێرسی ئەم سیۆرمەیە دووبارەیەکەمەوە ئەم ئەڵێ چی ئەڵێ ئەگەر دوو لاینەکە پارالێڵ بن و لاینێ بیان بڕێ ئەڵتەرنایت ئینتیریەر ئەنگڵەکان کۆنگرێنتە بن ئەم ئەڵێ ئەگەر دوو لاینێک بیان بڕێ بە شێوەیە کە ئەڵتەرنایت ئینتیریەر ئەنگڵەکان کۆنگرێنت بن ئەوە دوو لاینەکە پارالێڵ ئەبن ئەمەش ئەڵتەرنایت ئینتیریەر ئەنگڵ کە بۆوانەی ئەمڕۆمان پێویستمان ئەبێت Now we are going to start our new lesson. Chapter 5, Lesson 3, Using Congruent Triangles. بەکارهێنانی جوتبوونی سێگۆشەکان. In the previous lesson, we say that two triangles are congruent if and only if their corresponding angles and corresponding sides are congruent. لە دەرسی پێشووە وتمان دوو سێگۆشە کاتێک کۆنگرێنتە بن ئەگەر هەموو ئەو گۆشانەی کە هەمان جێیان هەیە لە هەردوو سێگۆشەکەیە و هەموو ئەو لایانەی کە هەمان جێیان هەیە لەم دوو سێگۆشەیە کۆنگرێنت بن و چەند پۆستولیتێکمان هەبوو کە ئەم کاری بۆ ئێمە ئاسان کردبوو چەند شتێکی دیاری کردبوو لە سێگۆشەکانە ئەیوت ئەگەر تەنها ئەمانە کۆنگرێنت بن ئەوە بەدڵنیایی و ئەو شتانی تریش هەمووی کۆنگرێنتە بن پێویست ناکە هەمووی تاقیکەی تۆ تەنها ئەم چەند شتە و بۆ ئەم وانەیەش ئەو پۆستولیت و سیۆرمانە بەکار ئەهێنین بۆ شیکارکردنی پرسیارەکان. Now we have example 1. Example 1 says to design a bridge across a canyon you need to find distance from A to B. Locate points C, D and E as shown in the figure. If DE equal to 195 meter, what is AB? ئەڵێ بۆ دیزاینکردنی پردێک کە بەسەر دۆڵێکە ئەڕوات پێویستە دووری نێوان AB بزانین وە خاڵەکانی B و C و D و E لە بەم شێوەیە دیاری کراون لە ڕسمەکەیە ئەگەر دیقەتی ڕسمەکە بن لاینی BA دووریەکە پردەکە دروستیەکات کە پردەکەی پێدروست ئەکرێت ئەم دووری نێوان A و Bە بۆ ئەوەی بیدۆزینەوە. We know that the side DC and CB are corresponding. ئێمە ئەزانین لای DC لەگەڵ لای CBە هەمان جێگەیان هەیە. Why? Since they have the same length. لەبەرەوەی هەمان درێژیان هەیە لە هەمان شوێنان کەواتە ئەم دوانە دوولای هاوجێن لەم دوو سێگۆشەیە. And we know that the side CE and side CA are corresponding. و ئەزانین ئەم دوولایەش هەمان جێگەیان هەیە. Why? Since they are opposite right angles. لەبەرەوەی هەردووکیان بەرامبەر گۆشەوەستاوەکانن کەواتە هەمان جێگەیان هەیە. So the side DE and AB are corresponding. و هەروەها مادەم ئەمانە هەمان جێگەیان هەیە ئەو لایی کە ماوەتەوانێ لەم دوو سێگۆشەیە ئەویش هەمان جێگەیان ئەبێت کەواتە ئەگەر ئێمە بیسەلمێنین کە ئەم دوو سێگۆشەیە کۆنگرێنتن کەواتە هەموو گۆشەکان و هەموو ئەو لایانەی کە هەمان جێگەیان هەیە کۆنگرێنتە بن کەواتە توانین بڵین ئەم لایە و ئەم لایەش هەمان جێگەیان هەبێ ئەگەر دوو سێگۆشەکە کۆنگرێنت بن ئەمانیش کۆنگرێنتە بن و درێژی ئەمەش بەقەدەر درێژی ئەمە ئەبێت. چۆن بیسەلمێنین کە ئەم دوو سێگۆشەیە کۆنگرێنتن پێویستە یەکێ لە پۆستولیتەکان بەکاربێنین. We have angles EDC and angle ABC
are congruent since they are right angles. ئێمە زانین گۆشەی EDC لەگەڵ ABC هەردووکیان ڕایت ئەنگڵن. ئەها بەم شێوەیە بۆمان دروست کراوەتمانەوە هێمای ڕایت ئەنگڵە و ڕایت ئەنگڵیش چییە؟ کۆنگرێنتە لەبەرەوەی هەردووکیان هەمان پێوانەیان هەیە کە 90 پلێ. They have the same measure. And we know that side DC and side CB are congruent. Congruent and why? Since they have the same length. لەبەرەوەی هەمان درێژیان هەیە. Since DC equal to CB equal to 150 meters. لەبەرەوەی لێنگسەکان وەکو یەکە کەواتە چین؟ کۆنگرێنتن. ئێستا ئێمە ئەزانین لەم دوو سێ گۆشەیە چیمان هەیە؟ ئەم لایە لەگەڵ ئەم گۆشەیە کۆنگرێنتە بۆ ئەم لایە و ئەم گۆشەیە. And we know that CA is a hypotenuse for triangle ABC and CE is a hypotenuse for triangles DCE. But we don't know that they are congruent. بەڵام ئێمە نازانین ئایا کۆنگرێنتن ئەم دوو هایپۆتنیۆسە؟ نەخێر نازانین لەبەرەوەی نە دیاری کراوە نا هیچ بەڵگەیەکمان هەیە بۆی کە بیسەلمێنین کۆنگرێنتن کەواتە ناتوانین پۆستولیتی هایپۆتنیۆس لیک بەکاربێنین کەواتە پێویستە بە دوای شتێکی ترا بگەڕێین. But we know that the angles ECD this angle ACD and angle ACB this angle are congruent. Why? Because they are vertical angles and vertical angles are congruent. So we have two angles and include inside in this triangle congruent to two angles and included side in this triangle. Therefore, these two triangles are congruent. Therefore, triangle ABC and triangle CDE are congruent by angle side angle بەپێی angle side angle دوو گۆشە لەگەڵ لایەک کە ئەکەوێتە نێوانیانەوانێ. So the side DE and side AB are congruent since they are corresponding side. لەبەرەوەی لایە هاوجیەکانن کەواتە مادەم دوو سێ گۆشەکەمان سەلماندمان کە کۆنگرێنتە کەواتە هەموو لایە هاوجیەکان و هەموو گۆشە هاوجیەکانیشان کۆنگرێنتە بێت. So they have the same length. مادەم دووشت کۆنگرێنتن کەواتە هەمان سایزیان هەیە کەواتە هەمان درێژیشان هەیە ئەم دوو لایە. So DE equal to AB equal to 195 متر. کەواتە سەرەتا ئەبێ بیر بکەینەوانێ ئایا چ پۆستولیتێک یا چ سیۆرمێک بەکاربێنین بۆ سەلماندنیان. ئێمە سیرمان کرد بۆمان دەرناکەوێت کە هایپۆتنیۆسەکەیان کۆنگرێنتن کەواتە ناتوانین هایپۆتنیۆس لیک سیۆرم بەکاربێنین پێویستە بە دوای شتێکی ترا بگەڕین.
بەڵام کەزانیمان بۆمان ئەسەلمێنرێ کە ئەم دوو گۆشەیە کۆنگرێنتن کەواتە بۆمان دەرکەوت کە پێویستە بە ئەنگڵ سایت ئەنگڵ بیسەلمێنین. زۆر باش. ئۆکەی. Example 2. Example 2. Given that the side EG parallel to side DF. Side EG and side DF are parallel. ئەم دوو لایە parallel. And side EG and side DF are congruent. و هەروەها ئەم دوو سایدە دراوە کە بەیەکیش چین congruentن. Prove that side ED parallel to side GF. DE parallel to GF. Prove بکە کە ئەم دوو لایەش چی ئەبن؟ parallel ئەبن. Now, given that EG and DF are parallel as given, and EG and DF are congruent is also given, and we know that the side DG in this triangle congruent to side DG in this triangle. ئێمە ئەزانین ئەم لایە لەم سێ گۆشەیان کۆنگرێنتە لەگەڵ هەمان لای ئەم سێ گۆشەیە چکەوە وێنەی دوو سێ گۆشەیە. وتمان ناوی ئەو خاصیەتەش چییە؟ reflexive property وێنەدانەوە. side GD congruent to side GD by reflexive property. And we have two parallel line cut by transversal. و دوو لاینمان هەیە کە چین پارالێڵن لاینێک هەردووکیانی بڕیوە. ئەگەر دیقەت بن بەم شێوەیە دوو لاینی پارالێڵمان هەیە لاینێک هەردووکیانی بڕیوە بەم شێوەیە. We say that if two parallel lines cut by transversal, then the pair of alternate interior angles are congruent. وتمان کاتێک کە دوو لاینی پارالێل لاینێکیان بڕێت چیمان ئەبێت؟ alternate interior angle-مان ئەبێت کە چی ئەبن؟ پارالێل ئەبن. ئەگەر سیر بکەین ئەم وێنەی سەرۆ هاوشێوەی ئەمەیە تەنها ئەم لە زیایانەی دەرنەکەوتووە بەم شێوەیە. کەواتە گەر سەیری جێگەی ئەم گۆشانە بکەین لەسەرۆ ئەمەیە لەگەڵ ئەمەیە لەگەڵ دوو لاینە پارالێڵەکە دروستی کردووە. So we can write that angle EGD and EGD and angle GDF are congruent by alternate interior angle theorem. بەپێی alternate interior angle theorem ئەم دوو گۆشەیە چین؟ alternate angle-ن alternate interior angle-ن کەواتە چی ئەبن؟ congruent ئەبن. Now we have two side and included angle in this triangle congruent to two side and included angle in this triangle. ئێستا دوو لاو گۆشەیەکی نێوانیان لەم سێ گۆشەیان لەگەڵ دوو لاو گۆشەیەکی نێوانیان لەم سێ گۆشەیە چین؟ congruentن. کەواتە we can say that triangle EGD congruent to triangle DGF
GF DGF triangle DGF by side angle side کەواتە ئێستا ئەم دوو سێگۆشەیە چین؟ congruentن. We say that two triangles are congruent if and only if their corresponding side and angles are congruent. وەوتیشمان دوو سێگۆشە کاتێک کە congruentە بن ئەوە هەموو لایەکان و هەموو گۆشەکانیان کە هەمان جێگەیان هەیە congruentە بن. So we can write that this angle and this angle are congruent. ئەم دوو گۆشەیە congruentن لەم دوو سێگۆشەیە بۆ لەبەرەوەی سەلمان دوومانە کە دوو سێگۆشەکە چییە؟ congruentە. کەواتە ئەتوانین بڵێین angle DGF and angle GDE are congruent since triangle EGD and triangle DGF are congruent. Now we have two lines cut by transversal so that the pair of alternate interior angle are congruent. ئێستا ئێمە دوو لاینمان هەیە بەم شێوەیە کە لاینێک بڕیونی بە شێوەیەک کە alternate interior ئەنگڵەکانیان چییە؟ congruentە. ئێمە وتمان لەبەرەوەی ئەم دوو سێگۆشەیە لێرە سەلمانمان کە congruentە لەبەرەوەی دوو سێگۆشەکە congruentە ئەم دوو لایە congruentە. ئێستا ئەگەر سیر بکەین ئەگەر بەباشی سێری بکەین دوو لامان هەیە کە دوو لاینمان هەیە کە لاینێک هەردووچانی بڕیوە بە هەمان شێوەی ئەمەیە وتمان ئەگەر دوو لاینێک بیان بڕێ بە شێوەیە کە ئەم گۆشانەیان یەکسان بێت کە alternate interior ئەنگڵەکانیان یەکسان بێت ئەتوانین بڵێن چی؟ then these two lines are parallel. ئەگەر سیرکەین هەمان وێنەکەی سەرەوەیە تەنها زیایەکانی لەگەڵایە لێرە کەواتە لەبەر ئەوەی ئەم دوو گۆشەیە بە شێوەیەک دروست بوو کە congruent بن کاتێ ئەم لاینە دوو لاینی بڕی کەواتە توانین بڵێن دوو لاینەکە پارالێڵە هاوشێوەی هەمان شتە کەواتە لاینی DE لەگەڵ لاینی GF کەواتە لاینی ED و هەر کەمێکیان پێشخین فەرقی نییە لەگەڵ GF are parallel by converse of alternate interior angle theorem. ئاگادار بن با یەک جاریکە پێتان بڵێمەوانێ ئێمە کە سەلمانمان دوو سێگۆشەکە congruentن زانیمان ئەم دوو گۆشەیەش congruentن. باشە ئەگەر لاینێک دوو لاین ببڕێت بە شێوەیەک کە alternate interior ئەنگڵەکانیان congruent بن ئەگەر سێری ئەوەکەن عینەن ئەم وێنەیە بەڵام ئەو زیایانەی لەگەڵا نییە بەم شێوەیە ئەگەر سیرکەن بەم شێوەیە زیایەکانی لەگەڵا نییە ئەم دوو گۆشەیە یەکسان بۆ کاتێکە دوو لاینەکەی بڕێکەواتە توانین بڵین دوو لاینەکە چییە؟ دوو لاینەکە پارالێڵە. خوێندکاران ئێگزامپڵی سێم پارتی A و پارتی B لەوانەی داهاتووە باسی دەکەین.